چیرۆکی بەدەزویەک دڵم دەدورمەوە. نووسینی ئارام کاکەی فەلاح. خوێندنەوەی شادیە عەبدوول. هەفتەی پێشوو هەر لە خۆمەوە هەستێک گرتمی کە زۆرم نەماوە و دەمرم. قەت ئەوەندە وەک ئەو ساسوور نەبووم لەسەر مردنی خۆم. ئەمە یەکەم جار نییە و خەیاڵی وا زوو هێرشم بۆ دێنێ. هی تەنیایەکی قوڵە یان نەکبەتێکی ڕوت یان هی هەردووکیان. نازانم. هەروەک چۆن پڵنگێکی برسی دوای ئاسکێک دەکەوێت، منیش ئاوا جارجار خەیاڵی مردن دوام دەکەوێت. لێم نزیک دەبێتەوە، نزیکتر. هەر ئەوەت زانی سەرێک بەرز دەکەمەوە و وەک چتر بەسەر سەرمەوەیە. هەر خۆشم نازانم چۆن خۆمی لێ قوتار دەکەم. بەڵام هیچ کاتێک وەک ئەم جارە لێم نزیک نەبووبەوە. تەواو خۆی تێکەڵاوی سێبەرەکەم کردبوو. بۆ یەوەم هەست کرد ئەم جارە میوانەکەی مردن لەبەر دەرگایە. دەرگاشی لێ نەکەمەوە، خۆی کلیلی پێیە. ئیتر نازانم. تەنها هەفتەیەکم ماوە و تەواو. ژیانم وەک قمارێک دۆڕاندووە. بۆیە ویستم ئەو هەفتەیە 2 هەفتەی ژیانم بەباشی بژیم. کەمێک پارەم لە بانکدا هەبوو. دەرم هێنا و وەک چۆن تۆرستێکی دەوڵەمەند بەناو خۆشیەکانی ژیانیدا دەڕوات و پارە دەبەخشێتەوە. منیش ئاوا سەرەتای هەفتەکەم دەست پێ کرد. 2 ڕۆژی نەبرد، هیچم پێ نەما. پارچە زەویەکم هەبوو کە دام نابوو بۆ 2 ڕۆژخانێکی بچکۆلانی لێ دروست بکەم و ڕۆژەکانی پیریمی تیا بەسەر برم. بە نیوەقیمەت فرۆشتم و وەک چۆن بتڵێکی گاز پڕ دەکەیتەوە. منیش ئاوا لە چەند سەعاتێکدا گیرفانم لێ پڕ کردەوە. دیاری گرانبەها و بێهاوتان بۆ هاوڕێ و خزمەکانم کڕی تا وەک یادگارێک لایەن بمێنێتەوە. سەیری بکەن و بڵێن ئای چەند زووجێی هێشتین. دوجار پێم بەدڵی خۆمدانا و چوومە لای مامم. هەرچەند بڕیارمدا بوو خواحافیزی لێ نەکەم، چونکە دەمزانی ئەو وەڵامی خواحافیزی ناداتەوە. مامێکی تەنیا و نەکبەتم هەبوو. بەزەیم پێدا دەهاتەوە و مانگی جارێک 2 مانگ جارێک سەرم لێ دەدا. پێش ماوەیە کە چووم بۆ لای بیرمە باران دەباری. منیش کۆمەڵێک ڕۆمانم لە کتێب فرۆشیەکان کڕی بوو کە هاتمە دەرەوە لای مامم جێم هێشتن. لەبەر بارانەکە بوو یان هەروە بیرم چوو بوو نازانم. ئەوسا بیرمە داوام لێ کرد ڕۆژێک سەرێکم لێ بدات پێم خۆش دەبێ. بەڵام نا، ئەو چەند ساڵێک بوو سەری لێ نەدابوو. نا، مامم پێویستی بە من نەبوو. لای ئەو من برازایەکی هێندە خوێن شیرین نەبووم. تەنانەت ئەو کاتەش کە باوکم بە دایکم دەڵێ با بڕۆین ئەم وڵاتە جێبێڵین، کوڕەکەمان گەورە بووە، نە وڵات پێویستی پێمانە و نە کوڕەکەمان، با بڕۆین کەمێک بۆ خۆمان دنیا ببینین. خواحافیزی لە هەموو خزمان کرد، مامم نەبێ، چونکە دەیزانی خواحافیزیش وەڵام ناداتەوە. ئەو هەر لە منداڵیەوە پەیوەندی لەگەڵ باوکمدا خۆش نەبوو، بۆیە منیش بەر ئەو نەفرەتە کەوت بوو. هەر بە منداڵی کە ڕۆژێکیان باوکم هەندێ وێنەی فیلمە کاوبۆیەکانی دڕاند کە مامم لە خۆی زیاتر خۆشی دەویستن. هەر ئەو شەوە لە داخی ئەو وێنانە 2 چرچی لە ناوچەوانیدا بۆ دروست بوو. ئەو وێنانی کە بە ڕۆژ لە گیرفانیدا و بە شەو لە ژێر سەرینەکەی بوون. ئیدی تەمێکی دوژمنانە بەرچاوی گرت کەوەی کرد لە گەورەییشدا قەت باوکم وەک برای خۆی نەبینێت و لەسەر ئەو وێنانە لێی خۆش نەبێت. ئەو وێنانەی کە ئەکتەرە بەناوبانگەکانی پیشان دەدا بە دەموچاوێکی درێژ و قوپاوە، بە دەمولەیەکی تینووی قڵیش بردوو لەسەر ئەسپە بریندارەکانیانەوە کە خەونی مامم بوو ڕۆژێک لەسەر ئەو ئەسپانە خۆی ببینێتەوە و بەتفەنگە شڕەکانیان نیشانەیەک بگرێتەوە و لە مەتارەکانیانەوە قوماوێک بخواتەوە و سیگارێکیش بە دووکەڵێکی ئەبەدیەوە بەلالەیەوە بێ. لەو ڕۆژەوە کە وێنەکانی بەر لە تووپەتی بینی، ئیدی وەک ئاوێنەیەک هەموو لە تووپەتبوونی 2 ڕۆژی خۆی تیا بینی و هەموو ئەو وێنانش لەو چەند ساڵەدا بۆ خۆی لەسەر خۆی دروستی کردبوون وەک 2 ڕۆژ گوڵدانێک بێت و بە بەرچاویەوە کەوت بێتە خوارەوە. جگە لە پارچی ورد و خاش هیچی تری نەما بێ ئاوا بوو. نەک ئەوە، بەڵکو هەستی دەکرد پارچە تیژەکانیشی زۆر بێڕەحمانە لە گۆشتەکەی گیر دەبن و ئەمیش ڕۆژانە خوێنی لێ دەڕوات بە جۆرێک بە هیچ شتێک ناوەستێتەوە. بۆیە لە داخدا وازی لە قسەکردن هێنا و بە مانگ و شێک لە دەمینە دەهاتە دەرەوە تا دوایی کەویستی جارێکی تر دەست بە قسەکردن بکاتەوە. هێندە تووشی هەڵە دەبوو بەرامبەرەکەی تەواو دەهێنایە پێکەنی، بە تایبەت کەواوی دەخستە بینی هەموو شەوێکەوە. ماوەیەک هەر بە کەسی سێمی کۆ باسی خۆی دەکرد. حەزی دنیای لە ئاوەڵناو بوو. لە ڕۆژانی هەینیدا تەواو کردداری لە ڕستەکانیدا دەکردە دەرەوە. چاوەک جێ ئامڕازی پەیوەندی گرتەوە. تاوای لێهات بەرە قسەکردنی ئاسایی بیرچەوە. تا ئێستاش بۆ شێوەیە و تا ئەم چرکەیەش بە دەگمەن نەبێ قسەیەک ناکات. بەڵام هەرچیەکی بێت لە بەردەمی ئاوێنەکانی ماڵەوەیدا لەبەر خۆیەوە جوان دەدوێت. هەرچەند لەوێشدا هەندێک جار تێکەڵی دەکات، بەڵام سەیری خۆی دەکات، ناترسێت چی بوێت دەیڵێت یان بە نووسین دەینووسێت و سیر لەوەدایە بەبێ هەڵەش.
بەڵام کە قسە دەکات وا تەنگە نەفەس دەبێ کە بەرامبەرەکەی داوای لێ دەکات و لی دەپاڕێتەوە بێدەنگ بێ نەوە گوشەکان وەک پارۆیەک لە قوڕگی بگیرێن و بیخنکێنن و دوایش بەسەر بەرامبەرەکەی داساغ ببێتەوە. هەر ئەو خەون و خەیاڵانەشی بوو کە لە ناو ئەو وێنە دراوانەوە کە هەمیشە پارچەکانی لە گیرفانیدا بوو چەند ساڵێک کردیان بە پێشمەرگە. بۆ بێدەنگی قورس و نیگاساردەیەوە سیمای جەنگاوەرێکی هەبوو کە کاریزمایەکی تایبەتی پێدەبەخشی و لە خۆتەوە سەڵت لێ دەکردەوە و ڕێزت دەکرد. هەمیشە کە سیر دەکرد وەک ئەوە بوو ئەم پیاوە لە نەخۆشیێکی کوشندە چاک ببێتەوە و بەو سیما زەردەیەوە جارێک خوێن نەگەیشتوتە ڕوومەتەکانی پێت سەیرە دکتۆر واز و ئیزنی داوە. هەمیشە کە لی ورد دەبوویتەوە وەک تابلۆیەکی هەڵواسرایی مۆزەیەک وا بوو کە دڵت خەبەری دابێ دوای چەند سەعاتێکی تر دەدزرێت بۆیە حەزت دەکرد زیاتر سەیری بکەیت چونکە ئیتر نایبینیتەوە. تا لە ڕاپەڕینەکەدا گەڕایە و وەک پاداشتێکی ڕۆژانی سەختی سەر شاخەکان داوایان لێ کرد کە چی ئیشێکی دەوێت تا بیدەنێ. ئەویش ئیشێکی هەڵبژارد کە پێویستی بە قسەکردن نەبوو، ئیشی ئەشکەنجەدانی زیندانیەکان کە بۆیە مامەم تەنها چاوی بەس بوو بۆ ئەوەی لە ڕۆژێکدا 2-3 سەعات ئیش بکات و بێغەم بڕواتەوە بماڵەوە. مامەم هەر بەچاو ئەشکەنجەی زیندانیەکانی دەدا، کەس نەبوو لە بەردەم نیگا سەهۆڵیەکانی ماممدا خۆی بگرێت. گەرماوەیەک ئاوا سیری بکردیتایە لە شوێنی خۆت دەتەزیت، بۆیە دەبووە هەمیشە لە جێگەی خۆتەوە بجوڵیت تا نەتبەستێ. ئەوانەی کە مامم خۆشی دەویستن قەت سیری نەدەکردن، بەڵکو کە بە دەگمەن قسەیەکی لەگەڵ دەکردن سەری دادەخست یان ڕووی دەکرد بەو دیوە. ئەو چەندەها جار کەوشەیەکی لەگەڵم دەوت نەمدەزانی لەگەڵ منیەتی یان لەگەڵ ئاوێنەکان. ئەو کەسانی کە لە بەندیخانەکانی هەرێمدا کەوتبوونە بەر ئەو نیگا ساردانە کەسیان نەیانتوانی بوو دوای باسێکی ئەو سەرما کوشندەیە بکەن کە لە چاوەکانی ئەوەوە و کۆمەڵێک بزمار لە ناوچاوان و ڕۆحیان دەچەقی. بە جۆرێک لە پەلوپۆی دەخستن کە ئاواتیان بە مردنی خۆیان دەخواست. بۆیە بە پەلا هەرچی شتێکیان بزانیایە بە زیادەوە دەیانگوت، هەر بۆ ئەوەی لەو چلورە نیگایانە ڕزگاریان بێت کە وەک تیر لە چاڵی چاویان دەچەقی. هەموو ئەوانش کە لە زیندان هاتبوونە دەرەوە بەڕێکەوت ویست بوویان یاداشت و بیرەوەری خۆیان بنووسنەوە. هەموو ئەو بەشیان پەڕاند بوو کە چۆن ئەشکەنجە درابوون. هەستیان دەکرد ئەو بەشەوە کە خەونێکی ناخۆشی سەردەمی مناڵی وایە لە بیر چوو بێتەوە، وەک خەونێکی بەستوو لە یادەوەریەوە کەوت بێتە خوارەوە و پارچەکانیشی ورد و خاش نەمابێ. بۆیە نووسینەوەی مەحاڵە. نەیان دەزانی بۆ هەموو شتێکیان لە بیرە ئەو نەبێ، یان بیرکردنەوە لی وا بە ئازار بوو وەک وردە دڕک لە خەیاڵیان بچەقێ. بۆیە کەس نەیدەویست لە خۆڕا و ئازارە بەخۆی بگەێنێ. باشترین شت ئەوەیە فەرامۆشی بکەیت. بۆیە بەهۆی کاریگەری سەهۆڵی چاوانیەوە مامم ڕۆژ لە دوای ڕۆژ لە ئیشەکەیدا سەرکەوتووتر دەبوو، زیاتر ڕێزیان دەگرت و باشترین جێگەی خۆی دەکردەوە و کەمتریش ئیشی دەکرد، چونکە قەت پێویستی بەوە نەبوو دووجار ئەشکەنجە یەکێک بدات. تەنانەت ئەمریکیەکانیش پێیان زانی بوو. پارێکی زۆریاندا بوو بە حکومەتی هەرێم مام لەگەڵ خۆیاندا بەرن و چەند ئیشێکی پێ بکەن، بەڵام نەچوو بوو لەگەڵیاندا. وتبووی کە ئینگلیزی نازانێت و چاوەکانی ئەم بەس بە کوردی ئیش دەکەن. ماڵی مام لە 5 ژوور پێکاتوە. ئەم تەنهایەک ژووریان بەکاردەهێنێت، چوارەکەی تر تەواو خاڵین و چەند ساڵێک کە پێی تێنەخستوون. دەڵی هەریهی ئەویش نین و لەو ماڵەشدانی. هۆڵەکەی کردو بە هەموو شتێک، لی دادەنیشێت و سەیری تەلەڤیزیۆن دەکات و نانی لێ دەخوات و لی دەنوێت و گەر بە دەگمەنیش میوانێکی بێت دەیکاتە ژووری میوان. چەند ئاوێنەیەکی گەورەی لێ هەڵواسیوە و ئەوەی من بزانم ڕۆژانە بە سەعات قسە لەگەڵ خۆی دەکات. لەم ماوەی دواییدا کە دەچوون بۆ لای هەستم دەکرد زۆر شێوەی باوکمیتیایە و حەزم دەکرد بیبینم. هەمیشە لە بەردەم ئاوێنەکاندا بوو کە قسەی لەگەڵ دەکردم. قەت سەیری نەدەکردم، نەمدەزانی لەگەڵ خۆیدا دەدوێت یان لەگەڵ منیەتی. چوومە لای وتم مامەگیان بیر دەکەم، ئەم دیاریم بۆ هێناوی، تۆ لە جێگەی باوکمی. وەڵامی نەدامەوە. وتم تۆ باوکم بە منداڵیت شەڕێکتان بووە گردنتان ئازاد بێ، بەڵام منی تێو مەگلێنن. شەڕی منداڵی ئەوەی خۆشە نابێ هەڵی بگرین بۆ گەورەی. منداڵی هەموو شتێکی خۆشە بە شەڕەکانیشیەوە، بەڵام هەر کە هەڵگیرا بۆ گەورەی ئیتر ناشرین دەبێ و مانەکانی خۆی لە دەست دەدات. سیرێکی خێرای کردم و ویستی شتێک بڵێ، بەڵام پەشیمان بووە. وتم وا هاتووم و حەزم کرد دیارێکت بۆ بێنم. حەز دەکەم سەفەرێکی دوور درێژم لەبەرە و ئیتر ناگەڕێمەوە. سیرێکی کردم، ئەوەی سیر بوو، هیچ هەستم بە سەرما نەکرد. زانیم کە تێم ناگات. وتم ناچم بۆ دەرەوەی وڵات، سەفەرەکەی من بۆ شوێنێکی ترە، دەتوانی نایی بنەی دوا سەفەر. هەست دەکەم بەم نزیکانە دەمرم، بۆیە هاتووم خواحافیزیت لێ بکە. هیچی نەوت. دیارەکەم لەسەر زەویەکە دانا. وتم مامە تۆ کاتی خۆی پەیمانێکت بە مندا کە دەفتەری یاداشتەکانتم بیتێ
کە لەوێدا باسی ئیشەکەت دەکەیت لە زیندان، باسی ئەو میتۆدە ناشرین و پڕ ئەفسونەت کەوات لە زیندانیەکان کردووە چیت بوێ بیڵێن، بە چەقۆتیژەکانی نیگات، بە چەند چرکەیەک دانپیانان لە زەحمەتترینیان وەرگرتووە. من ناوی تۆ بڵاو ناکەمەوە، بەڵام هاوڕێیەکی ڕۆژنامەنووسم هەیە کە بە ناوێکی خوازراوە بۆم بڵاو دەکاتەوە. ڕەنگە وەک چیرۆکێک بڵاوی بکەینەوە، چیرۆکێک کە کەس هەست نەکات ڕاستە و تەنها وەک درۆیەکی شیرینی ئەدەبی لێمان وەربگرن، وەک باقلاوەیەک زلوبیایەک بیخۆیت و هەستیتە سەر پێ. دەدوت هەرگوێشی لێ نەگرتووم. دەستێکی بۆ ئەو ڕۆمانانە درێژ کرد کە ماوەیەک پێش ئێستا لای ئەو جێمهێشت بوون و ئێستا لەسەر مێزەکەی بوون. بە زۆر لە خۆکردنێکەوە دەدوت تاشە بەردێک لەسەر سنگێتی وتی ڕۆمان و تۆ و بەجێهێشتن و باران و من و خوێندنەوە. یەکسەر تێگەیشتم و وتم پێم خۆشە ڕۆمانەکانت خوێندوتەوە، من ئەوانەشت لا جێ دێڵم. وەک وتم هەست دەکەم مردن پیس لێم نزیک بۆتەوە. تۆ و نەخۆش. نا نەخۆش نیم، تەنها هەستێکە و ئەم هەفتەیە یەخەی گرتوم. ڕەنگە 3 ڕۆژم مابێ، ڕەنگە واش نەبێ، نازانم. بەڵام خوا حافیز وەڵامی نەدامەوە. نا باوکم ڕاست دەکات، مامەم وەڵامی خوا حافیزی ناداتەوە. ئەی ئاوێ نەخۆشەویستەکەم، ئاوێنە نازدارەکەم، و هاتمەوە بەردەمت. من تەنها لە بەردەمی تۆدا ئینسانم، تەنها لە ناو تۆدا دەتوانم قسە بکەم، لە ناو تۆدا ماڵێکی ڕاستەقینەم هەیە، لە ناو تۆدا باڵم هەیە، بۆ کوێم بوێ دەفڕم. تۆم لە دیار نەبی وا سەرگردانم، دەڵێی دەم و فڵقم لەبەر ڕەشەبایەکی بەهێزدایە و وشەکان بەدەمەوە ناوەستن و چاوەڕێم ناکەن تا بە شێوەیەکی ڕاست گویان بکەم. تۆ گوێ بگرە، تاقە برازاکەم 2-3 ڕۆژ پێش ئێستا هات بۆلام، دیارێکی جوانی بۆ هێنابووم، پەیکەری کۆمەڵێک ئەسب، وەک ڕابکەن قاچیان لە هەر جوڵانەوەیەکی بەردەوامدا بوو. لە ناوەڕاستەوە فوارێکی بچووک ئاوی بەسەردا دەبەخشینەوە، لە ژێر قاچیانەوە حەوزێک کە ئاوەکەی تیا کۆدەبەوە بە کۆمەڵێک گڵۆپی ڕەنگاوڕەنگ ڕەنگی ئاوەکەی دەگۆڕی. لە ناو حەوزەکەدا کە بە مور و زەنگیانەدا پۆشرا بوو، هەستێکی تیا دروست دەکردی کە بەڕاست حەوزەکە پڕ بێ لە ئەڵماس و مرواری. هەموو دەچرکەیەک ڕەنگی ئاوەکە دەگۆڕدرێ، هەموو دەچرکەیەک ئەسپەکان شێوەیەکی جیان هەیە. بە دەوری حەوزەکەدا چیمەنێک کە تاو لە چیمەنی ڕاستی دەچێت بە جۆرێک کە سیری دەکەیت وەک ئاوێنە، هەردوو بیلبیلی چاوت دەردەکەون. هەستێکت تیا دەچێنێ وەک ئەو وایە لەوێدا چاوی خۆت جێهێشت بێ و پێت نەزانی بێ. بەدەست خۆت نییە، لەو چرکەیەدا تاو لە بێئاگاییەوە دەستێک لە ناوچەوانت دەدەی بۆ ئەوی بزانیت لەوێ داماوەنیان هاتوونەتە دەرەوە. ئای خوایە، من بە سەعات دەتوانم باسی ئەم دیاریە بکەم کە لەو برازا شیرینەم وەرگرتووە. من نازانم ئەو سەحرە چییە لەو دیمەنەدا، منی تەواو شێواندووە. 3 ڕۆژە هەر سەیری دەکەم و لێی تێر نابم، وەک ئەو وایە چاوم چوو بێ بۆ سەیران و گەشت و ئیسراحەت. هەست بۆ دەکەم کە گەنج دەبمەوە. چاوەکانی من هێندە لەو سیمە ماند و ترساوانەی زیندانیەکان ڕاماون کە بە کڵۆڵی دایان هێنانە بەردەم، هیچی ترم نەبینی بوو. ئێستا هەست دەکەم کە چاو بۆ شتی تریش بەکاردێت. هەموو ڕۆژێک کە بەیانیان لە خەو هەڵدەستم، پێش ئەوەی نانی بەیانی بخۆم، دێم و لە بەردەم ئەم ئەسپانەدا 2 سەعاتێکدا دەنیشم. نا نەکبەت، تۆ بە کەڵکی ئیشەکەی خۆت نەماویت، دانی پیا بنێ و مەترسە، کەس گوێی لێت نییە. دانپیانانت لە هەزارەها کەس وەرگرتووە، پیا و بە و لە خۆتیشی وەرگرە. مانگێک زیاترە نەچوویتەوە بۆ ئیش. لەو ڕۆژەوە ئەو برازایەت کە ڕۆمانەکانی لێرە لای تۆ بەجێهێشتن و تۆش دوای ماوەیەک لە تەنیاییدا لاپەڕەیەکت خوێندەوە، ڕۆمان دوای ڕۆمان، تۆ هەستت کرد چاوەکانت گەرم دادێن و تایەکی گەرم دەتسووتێنێ و هەموو گیانت لە عارەقدا شەڵاو دەبێت. لە ناو چاوانتەوە تەنانەت لە چاوانتەوە وەک بگریت تنۆک تنۆک ئاوت لێ دەچۆڕە. نا فرمێسک نەبوون، چونکە تۆ نەدەگریایت، بەڵکو هەست دەکرد بەستەڵکی چاوەکانتە کە بەرەبەرە جێت دێڵن. کارگی سەهۆڵی چاوانتە و نەکرێ کاردماوە و نەموشتەری، دەبێت تا زووە دای بخەیت. نا ئێوە بە کەڵکی هیچ ئیشێک نەماون، ئێستا ڕەنگە دەری شکرابن و بە خۆتان نەزانی بێ. چەندەها تەلەفۆن بۆ جەنابتان کرا کە بگەنە سەر ئیش و لەم دیوخەتەوە وتان نەخۆشن. نەخۆشی ئێوەش لەوە دەچێ گران بێت. ئێستا ئیتر دوایام دیارێ جوانە، ئەم دیارەی کە هەموو ڕۆژێ لە بەردەمی دادادەنیشیت، ڕەنگە ئێمە هەر بە تەواوی خۆمان خانەنشین بکەین. ئێمە تەواو لە بیرمانیە کەی پەیمانمان بۆ تاقە بەرازا شیرینە داوە بۆ نووسینەوەی بیرەوەریەکانمان، بەڵام هەروەک وەفایەک دەبێ پەیمانوەرینە سەر. ئێمە لاپەڕی زۆرمان نووسیوە و بە زووترین کات دەبێ بیبێن بۆ برازاکەمان کە ئەو ڕۆژە هەر لە خۆیەوە باسی سەفەر و مردن و شتی وای دەکرد. دەبێت سەرێکیشی لێ بدەین تا بزانین چۆنە. من دەمێک حەز دەکەم بچم بۆ لای تۆ لە مێژە سەرد لێ نەداوە. ئەو ئێوارەیە دوای ئێوارە بوو کە بە حسابەکانی خۆم دەبووە بمرم. خراپ بووبووم بە دوو کەرتەوە
کەرتێکم تەواو خۆم ئامادەی مردن کردبوو، ئەوی تریانم پێکەنینی بەعقڵی دوژمنەکەی تردەهات. هەفتەکە هەرچەندە خێرا تێپەڕی، بەڵام لەو هەفتەیەدا وەک چەند ساڵێک ژیابم وابوو. نوشێکی خێرام کرد و دەستێ جلی پاکم لەبەر کرد و کەرتێکم چاوەڕێ بوو ئیزرائیل بێت و ڕۆحم کێشێ. زەنگی دەرگا لێدرا. کەرتەکەی تر پێی سەیر بوو. گەر ئامە مردن بێ بۆ زەنگ لێ ددا. کۆ شەرمی لە کەس کردووە. یەکەم جار بوو هەستم کرد لە مردن دەترسم. ئەو کەرتیان کە نایە بمرێ من بەلای خۆیدا ڕادەکێشێت. هەستم دەکرد ترس لە مردن خۆی لە خۆیدا ئازایەتیە. زەنگەکە دیسانەوە لێ درایەوە. بەخۆم وت باشە چی دەبێت گەر دەرگانەکەمەوە. کەرتێکم وتی میکەرەوە. ئەوی تریانم وتی ڕۆڵە بڕۆ بیکەرەوە، تۆ تازە حیسابت تەواو. لە درەختێک دەچیت گەڵات پێوە نەماوە. دڵت بەچی خۆشە؟ تۆ بەم بەهارەوە بیت دەبێت پاییز چۆن بی. میوانی وایەک جار دێت دڵی مەشکێنە. ئەوی تریان هاواری دەکرد و دەیوت ئەو کوا دڵی هەیە تا بیشکێنێ. سرم پڕ بوو لە هاوار. تا زەنگەکە چەند بارە بوو لەناو ئەو ژاوەژاوەدا گوێم لە دەنگی مامم بوو لەو دیو دەرگاکەوە. لە دڵی خۆم داوتم ئەمەش میوانێکە یەک جار دێت. بە پەلە دەرگام کردەوە. مامە گیان ئەوە تۆیت، فەرموو وەرە ژوورەوە. وتی بیرم دەکردی، خۆماوی کوڕی خۆم. ئەوە بەشێک لە یادداشتەکانم کە پەیمانم پێدای. بەشی تریشت بۆ دەنووسمەوە. ئاگات لە خۆت بێ برازا شیرینەکەم. دەفتەرەکەی پێدام و ڕۆژ. من لە شوێنی خۆم حەبەسا بوو. مامم بێ هەڵە ئەو ڕستانی دەوت. دەبێکی مامم چاک بوو بێتەوە. لە خۆشی چاکبوونەوەی مامم و دەفتەری یادداشتەکانی بەڕاکردن هاتمەوە ژوورەوە و دەست و برد دەستم کرد بە خوێندنەوەی. کاتێ تەواو بووم سیرم کرد بەیانی و من لە دوێنێەوە دەخوێنمەوە. ئەوەی بیرم لێ نەکرد بۆ مردن بوو. مردن بەو هەموو هێزە گەورەیەوە، بەو هەموو سوپاپۆلی سەناشرینانەیەوە کە لە ناوماندا پەخشی کردوتەوە لەو ناوە نەمابوو. هەستم کرد مردن تەنها ئەوانە دەبات کە خۆیان دەدەنە دەستی. منیش هەفتەیەک بوو یەکێک بووم لەو کەسانە. مردن خەریک بوو فریوم بدات و بمبات. ئەو هەفتەیە بەقەت 10 ساڵ پیری کردم و پڕی کردم لە برین. ئێستا دانیشتوم و بیر لە چرکە بە چرکی ئەو هەفتەیە دەکەمەوە و برینەکانم دەژمێرم کە لە ژمارە نایەن. برینەکانم کە لە دەقیلەیەکدا کۆم کردوونەتەوە و دانیشتوم و بەدەزوویەک دڵم دەدورمەوە.